کاکەی پامنێریە نافتیمان لەگەڵا بێت. ڕێبوار سڵاوت لەبێ دانیشتنی پەرلەمانی کوردستان بەکوێ گەیشتووە؟ بەڵێ سڵاوتان لێبێتن. دانیشتنی پەرلەمانی کوردستان کاتژمێر 11 دەست پێ دەکات. لە ئێستادا ئەو هۆڵەی کە لە پشتمنەوەیە لێرە وەزیری دارایی، سکرتێری ئەنجومەنی وەزیران و هەروەها جێگیری سەرۆکی پەرلەمان، سکرتێری پەرلەمان لەگەڵ لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان و لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەدان بەپێی زانیاریەکان کە کۆبوونەوەکە کاتژمێر دەستی پێکرد. تا ئێستا باس لە پارەی هاتوو کە هی نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستانە لەگەڵ داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان باس کراوە، ژمارەکان خراوەتە ڕوو بۆ پەرلەمانتاران کە چەند بووە و داهاتی ناوخۆی چەند بووە و لە چ شوێنێک بووە، لە کام بەرز بووە، هەر مەرزەی چەند داهاتیان بۆ هاتووە. لەگەڵ ئەوەشدا پارەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە چەند کۆمپانیایشی بیانی کە لە بەندەری جەیهانەوە دیارە ئەو نەوتانیان کڕیوە، ئەو پارەیە چەند هاتووتە سەر حساب بانقی هەرێمی کوردستان کە لە تورکیایە و چەند هاتووتە سەر حسابی بانکی کە سەر بە وەزارەتی داراییە لە هەرێمی کوردستان. ئەو ژمارانە ئەو داتیانە هەموو خراوەتە ڕوو بۆ لیژنەکانی سامانە سروشتیەکان و هەروەها لیژنەکانی دارایی کە ئێستا لە کۆبنەوەدان. و وەزیری دارایی دیارە لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا ئامادەی خۆی بۆ هەموو لە پرسیارێک دەربڕیوە، ئامادەی خۆی بۆ هەموو ئەو گیر و گرفتانە یاخود ئەو پرسیارانەی کە لەلایەن لیژنەکانی دارایی و لیژنەکانی سامانە سروشتیەکان ئاڕاستی کرابوو لە ماوەی ڕابردوو و هەروەها لە ئێستاشدا کە لە کۆبنەوەکەدایە. دیارەکە تەوەرێکی تری گفتوگۆکەیان ئەوەیە کە باس لە موچەی فەرمانبەران دەکەن کە چۆن دابش بکرێت و چەند پارەیان هەیە بۆ ئێستا و چ وەزارەتێک پێیان بدرێت، وەکەوەی کە لە کۆبنەوەکەی دوێنێ جێگیری سەرۆکی حکوومەتدا لەگەڵ مامۆستایاندا و لە هەروها لەگەڵ وەزیری پەروەردەدا ئاماژەی بۆەوە کردبوو کە ئەوان هەوڵ دەدەن وەزارەتی پەروەردە بێتە پێشەوە بۆی کە موچیان پێ بدرێت، وەکەوەی دیارەکە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندان دەکرێت بۆ موچە بەتایبەتی موچەی بەتایبەتی ئەو کەسانەی کە مامۆستان. بۆ ئێمە لێرە تا ئێستا کە ئەوەندێک کۆبوونەوەکە دەست پێ کردو ئەوە زانیاریەکان بوو و بەردەوام دەبین بۆی کە هەر زانیارێکی تر هەبێتن بۆ بینێران بخێنە ڕوو. ڕێبوار کۆبوونەوەکەی لیژنەی دارایی و سامانە سروشتیەکان لەگەڵ وەزیری دارایی چەند دەخایەنێت؟ ئایا وەزیری دارایی هەرێمی کوردستان ئەمڕۆ بەشداری ناکات لە کۆبوونەوەکەی پەرلەمانە؟ بەڵێ تەفکەر وەک ئەوەی باسم کرد کاتژمێر 11 کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ دەکات. بۆی ئەو کاتی کە ئێمە چوینە ژوورە بۆی کە وێنە وەربگرین دیار بوویتیان کۆبوونەوەکە یەک کاتژمێر دەخێنێت، واتە کاتژمێر بۆ کاتژمێر 11 دەخایەنێتن و دوای ئەوە دەبێت ئەندامانی پەرلەمانی کوردستان کە لە لیژنەکانی دارین و لە لیژنەی سامانە سروشتیەکانن دەبێت بچنەوە هۆڵی کۆبوونەوەی پەرلەمان لە سەبارەت بۆی کە وەزیری دارایی بەشداری لە کۆبوونەوەی پەرلەمان دەکات. نەخێر، ئەو تەنها هاتووە بۆی لە کۆبوونەوەی لیژنەکان بەشداری بکاتن کە لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتیەکانەوە لە ماوەی ڕابردووشدا ئەوانە ئەو دوو لیژنەیە چەند جارێک داوایان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردو. سەرۆکایەتی پەرلەمان لە ڕێگەی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی کردووە بۆی کە ئەو دوو وەزیری سامانە سروشتیەکان و وەزیری دارایی بێنە لیژنەکانی پەرلەمانی کوردستان. بەڵام ئەو کات کە وەکەوەی بڵاو کرابەوە کە هەروەها سەرۆکی حکوومەتیش ئاماژەی بۆ کردبوو کە ئەوان جارە هیچ وەزیرێک نانێنە پەرلەمان. دیارە کە ئێستا وەزیری دارایی هاتووە تەنها لەگەڵ لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتیەکان کۆ دەبێتەوە. بەڵام من پێش ئەوەی کۆبنەوەکە دەست پێ بکە لەگەڵ یەکێک لە ئەندامانی لیژنەی سامانە سروشتیەکان قسەم کرد، ئاماژەی بۆ کرد ئەوان سوورن لەسەرەوەی کە پێویستە وەزیری سامانە سروشتیەکانیش بێتە لیژنەی سامانە سروشتیەکان و لیژنەی دارایی بۆی کە ئەویش ڕوونکردنەوەی خۆی بداتن لەسەر ئەو نەوتەی کە فرۆشراوە، پارەکەی لەکوێیە، ئایا بۆچی ئەو تاخیربوونەی پێوە دیارەکە ئەو پارەیە، ئایا ئێستاکە ئەو سیستەمەی کە هەیە ئەوەندە تاخیرێ بێتن کە تۆ نەوت بفرۆشی و پارەکەی بە چەند مانگێک بگاتە هەرێمی کوردستان. ئەوانە هەموو پرسیارن کە ئاراستی وەزیری سامانە سروشتیەکان کراوە بەڵام بێوەڵامن، تا ئێستا وەڵام نەدراوەتەوە. ئەوە هەموو ئەو پرسیارانە بوون کە لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتیەکان ئامادەیان کردبوو. هەمان ئەو پرسیارانەش لە وەزیری دارایی دەکرێتن ئێستا و ئەویش ئامادەی خۆی دەربڕیەوە بۆی کە وەڵامی هەموو پرسیارەکان بداتەوە. بەڵێ ڕێبوار هیچ ئەگەرێک هەیە وەزیری سامانە سروشتیەکان بەم نزیکانە بێتە پەرلەمان؟
تا ئێستا هیچ دەنگوێش وە یاخود هیچ باسیشی لەو شێوە نەکراوە بەڵام ئەوەی کە دەست ئێمە گەشتووە سکرتێری ئەنجومەنی وەزیران کە هاوکات لەگەڵ لیژنەی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستانە ئەو لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا بەشدارە واتە ئێستا لێرێ لەو کۆبنەوەدا بەشدارە ئەوەش پێدەچێت بەوەی کە ئەگەر هەر پرسیارێک سەبارەت بە نەوت بکرێت ئەوان وەڵام بدەنەوە یاخود زانیاری بخەنە ڕوو یان زانیاری بدەنە بە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە هەردوو لیژنەکەدا بەڵام تا ئێستا ئاشکرا نەکراوە یاخود دیار نییە کە ئاخۆ وەزیری سامانە سروشتیەکان دێت لەگەڵ لیژنەکانی ئەو دوو لیژنەیە یاخود بەتایبەتی لیژنەی سامانە سروشتیەکان کۆ بێتەوە ئەوە تا ئێستا دیار نییە ئێمە هەوڵ بدەین کە دوای کۆبنەوەکە کە تەواو بوو گفتوگۆ لەگەڵ سکرتێری ئەنجومەنی وەزیران بکەین کە بزانین ئاخۆ ئەوان وەکو نوێنەری وەزارەتی سامانە سروشتیەکان یاخود وەکو چۆن هاتوون بەشداریان لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا کردووە بۆ ئەوەی یاخود چ پرسیارێک یاخود چ زانیاریشیان سەبارەت بە فرۆشتنی نەوتی ئەم چەند مانگەیە هەیە کە یەکی لە پرسیارەکانی هەردوو لیژنەکە ئەوەیە کە بۆچی پارەی نەوتی فرۆشراو بەو شێوە دوا دەکەوێت کە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستان ئاماژیان بۆ کردو ئەگەر بێت و ئەوان نەوتی خۆیان بفرۆشن بە شێوەیەکی سەربەخۆ ئەو کات دەتوانن پارەیەکی باش دەست بکەن و هەروەها ئەو قەیرانانەی کە هەیە کە دواکەوتنی موچەیە قەیرانی دارایە چارەسەر بکرێتن وەکەوەی کە لە چەند مانگی ڕابردوودا کە وەزیری سامانە سروشتیەکان هات و لەگەڵ بە هەمان شێوە لەگەڵ هەردوو لیژنەی سامانە سروشتیەکان و دارایی کۆبەوە لە پەرلەمانی کوردستان ئەو کات جێگری وەزیری سامانە سروشتیەکان لەناو هۆڵی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامانی ئاماژەی بۆ کرد کە ئەوان بە فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سەربەخۆ دەتوانن قەیرانی دارایی چارەسەر بکەن و هەروەها موچەی ئەو موچەیە کە چەند مانگێکە دواکەوتووە هەر مانگێک دەتوانن ئەو دواکەوتنەش چارەسەر بکەن و هەروەها جێگیری سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان و جێگیری سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئەوانیش هەردوو قسەیان کرد لەو کاتێکە کۆبنەوەیان هەبوو لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان بەڵام لە ئێستادا چاوەڕە دەکەین بزانین وەڵامی ئەوان چی دەبێتن یاخود چارەسەر لای وەزیری دارایی و لای ئەندامانی پەرلەمانی کوردستان چییە بۆ قەیرانەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵێ سپاس بۆ ڕێبەرکاکەی پامنێریە ناوتی لە شاری هەولێر سپاس بۆ زانیاریەکان